پاڵەوانێتی لاوانی یانەکانی پارێزگای هەولێر بە بەشداری 6 یانە دەستی پێکرد. پاڵەوانتێکە بە شێوازی 2 یاری دۆڕان دەرچوون بەڕێوە دەچێت. لە قۆناغ یەکەم تیپەکانی لاوانی ئاسۆ و کۆیە چاوەڕوان بوون، 2 یاریش ئەنجام درا. لەسەر یاریگای دوم یانەی هەولێر تیپی لاوان یانەکە میوانداری ئەڕەڕاتی کرد. لە یاریەکە یاریزانێک و گۆڵپارێزی لاوانیانی ئەڕات بە کارتی سوور کرانە دەرەوە. لانیوە یەکەم و لە خولەکی چرودوو مستەفا مەهدی بە لێدانێکی بەهێز و گۆڵێکی نایب دەرگای گۆڵەکانی لەم یاریە کردەوە. لانیوەی دوم و لە خولەکی 67 ژەنیار شوان ئەنجامەکەی بۆ لاوانی هەولێر 2 هێندەلێ کرد. هەرچەندە دانیال سەروەر گۆڵێکی بۆ لاوانی ئەڕات تۆمار کردو و جیاوازەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە، بەڵام کەمی ڕێژەی یارزانانی لاوانی ئەڕات بووە هۆی ئەوەی کەوا 2 گۆڵی دیکەشان لە خولەکانی 77 و 89 لە ڕێگای هێژە خۆشناو و بڵند جەهانگیر لەسەر تۆمار بکرێت و یاریەکە بە 4 گۆڵ بەرامبەر گۆڵێک بە سوودی لاوانی هەولێر بە کۆتا هات. هێژە خۆشناو لە لاوانی هەولێر بە باشترین یاریزانی یاریەکە دیاری کرا. بەنسبەت ئەو پاڵەوانێتیە بۆم ئامادەکارێکی باشە هەم بۆ دەوری کوردستان هەم بۆ دەوری عراقیش، چکەم بۆ ماوەی زۆرە ڕاهێنان دەکەن. پاش ڕاهێنانەگەر تو دەوریەکە دیار نەبیان بەشداری پاڵەوانێتی نەکەی ئۆبزان لاعیبەکان تووشی حالەتی نەفسی دەبن، ینی بێزار دەبن لە تەمرینی و دەستخۆشیش لە یەکێک تۆپی عێراق لقی هەولێر دەکەم بەردەوام ینی پاڵپشتی لاوەکانن. لا یاریەکی دیکە لاوانی هەندرێن و پێشمەرگەی هەولێر بێک گەیشتن. هەندرێن بە 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک سەرکەوتنی تۆمار کرد. هەڤاڵ فەهد لە خولەکی 13 و ئاری زرا لە خولەکی 47 گۆڵەکانی لاوانی هەندرێنیان تۆمار کرد. محەممەد مەدحەتیش لە خولەکی 86 تاکە گۆڵەکەی لاوانی پێشمەرگەی هەولێری تۆمار کرد. ئاڵان هەرمان گۆڵپارێزی لاوانی هەندرێن بە باشترین یاریزانی یاریەکە دیاری کرا. ئەو پاڵانتیە پاڵانشی دۆستانەیە، ئێمە وەکو لقی هەولێریش تۆپی عێراق یعنی لە بەرنامانە ساڵانە مەسەڵەن پاڵاوانتی لە بۆ ئەو یانانە بکەینەوە وەکو لاوان و تازە پێگەشتوان هەتا لە بۆ نایب و دەرەزیێش ینی پێش خولەکەیان دەست پێکە ئەمە وەکو پاڵانتێکی دۆستانە لە بکەین هەم وەکو یاریش دۆستانە بکەن هەمیش پاڵانتی ینی ئەو یانانە بزانن حەزمی فەری خۆیان چەندەکە بێنە ناودەوری. ڕۆژی پێنجشەممە لاوانی هەولێر ڕوبەڕووی لاوانی کۆیە دەبێتەوە و هەندرێنیش میوانداری ئاسۆ دەکات. براوەی ئەو 2 یاریە دەگاتە یاری پێشکۆتایی. لاوانی پێشمەرگەی هەولێر و ئاڕاتیش ڕوبەڕووی یەکتر دەبنەوە و دۆڕاویان ماڵ ئاوایی لە پاڵەوانتیەکە دەکات. حوسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.